لەگەڵ میوانەکانم گفتوگۆ دەکەم لە ستۆدیۆ بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی ئەندامی لیژنەی هۆشیاری نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان لەگەڵ مەکاک شێخ ئیبراهیم زۆر بەخێربێی میوانی دیکەشم دەبێت بە ئەوانیش بناسێنین بەڕێز حەیدەر ئەلدەهوی پسپۆری شاندنەوە و چارەسەری مادە هۆشبەرەکان بە هەمان شێوە ئەو لە عێراقەوە بەڕێز حەیدەر لەگەڵمانە و هەروەها بەڕێز هۆشنگ عەبدوڵڵا شێخە توێژەری دەرونی لە هەولێرەوە لەگەڵم دەبن. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەرسێ میوانە بەڕێزەکەم. کاک شێخ ئیبراهیم دەمەوێت لە ڤیدیۆڵەکە کە باسم کرد لەوێ دەست پێ بکەین. چی وای کردووە کە ئەمساڵ ژمارەی و بازرگانانەی دەستگیر کراون زۆر کەم بوونەتەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم میوانداریە. من دەستخۆشیەکی گەرم بەناوی لزنەمانەوە بۆ کەناڵی کەی 24 دەکەم. بەڕاستی ئێوە فۆکسێکی زۆر جوانتان خستوۆتە سەر بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان جێگای دەستخۆشیتە. بەڕاستی ئەو بابەتی کە جەنابتان ئەمڕۆ باسی دەکەن و باسی ئەو ڕێژە و ژمارە زۆرانە دەکەن بەداخەوە هەواڵێکی ناخۆشم پێ بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقیش کە ئێمە بەداخەوە کەوتینەتە ناو نەخشەی گەشەکردنی بابەتی مادە هۆشبەرەکان لە جیهانە. ئەوەش ئەوە دەخوازێ کە لە گەورەترین دەسەڵات لە عێراق و لە هەرێمی کوردستانەوە تا بچووکترین تاگ لە ناو کۆمەلگایە زۆر وشیار بێ. چۆن چی دەچنێ ئەو نەخشەیە بە بەکارهێنان یا بە بازرگانی کردن؟ لە هەردوو حاڵەتەکە هەرێمی کوردستان بەرکەوتووە. داتایەکی نەتەوەیە گرتوەکان هەیە DOC کە پەیوەستە بە بابەتی مادە هۆشبەرەکان دەڵێ لە هەرێمی کوردستانە لە پێش 2003 نەبەکارهێنەر نەبازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە نەکراوە. بەڵام ئێستا حاڵی حاضر ئەبینین هەزاران کەس لە زیندانەکانە بە بۆنەی بەکارهێنارەوە یاخود بە بۆنەی وەکو بازرگان تەماشای لەگەڵا کراوە بە بازرگانیکردن گیراوە. خراپترین و ناخۆشترین دۆخی خەڵکی کوردستان و میلەتی کورد لەگەڵ مادە هۆشبەرەکانە ئەم سەردەمەیە. بەڕاستی دەبێت زۆر وشیار بین لەبەرەوەی هەم وەکو ترانزیتیشی لێ هاتووە لە حدودێکی 1400 کیلۆمەتری بینی عێراق و ئێرانە هەیە. لە حدودەکانی ترەوە دەتوانرێت لە هەرێمی کوردستانە وەکو ترانزیت لە سووریا وڵاتێکە نزیکەی ساڵانە 6 ملیار دۆلار بەس تەنها لە کپتاگۆن بەرهەم دەهێنێ و دەفرۆشێتە وڵاتان ئەلێەوە بۆمان دێ لە ئێرانەوە داخل دەبێت لە وڵاتانی دەوروبەرە وەکو ترانزیتێک بەکاردێ. لەگەڵ ئەوەیشدا بەکارهێنەر لە ڕووی لە زیادبوونە. تو لە ساڵی 2003 کەست بەکارهێنەر نەبووە. ئێستا ڕێژەکە ماوەی ئەم 20 ساڵە ڕێژەکە چەند زیادی ڕێژەکە زۆر زیادی کردووە. دەتوانێت بڵێن 300 زیادی کردووە، 350 زیادی کردووە. لەبەرەوەی کە نەفرد نەبوو بێ ئێستا زیندانەکان هەزاران کەس ناو خەڵکن کە پیان نازانرێت کە ئەستەن بەکارهێنەری مادە هۆشبەرن. دەیان کەس تووشی ئەو بابەتە بووە. چۆن پێیان نازانرێت کە بەکارهێنەری مادی هۆشبەرن؟ دواتر ئەمەت لێ دەپرسم کاک شێخ ئیبراهیم لەگەڵم بمێنەرەوە لەگەڵ بەڕێز حەیدەر ئەلدەهوی پسپۆری شانەوە و چارەسەری مادە هۆشبەرەکان گفتوگۆ دەکەم. بەڕێز حەیدەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. پێم بڵێ کە لە بەغدا ژمارە و کەسانە زۆرە کە دێنە سەنتەرەکان داوای شیاندنەوە و چارەسەر وەرگرتن دەکەن بۆ ئەوەی لە مادی هۆشبەر ڕزگاریان بێت. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەران و میوانە بەڕێزەکان زۆر سوپاس. بەدڵنیاییەوە لە بەغدا ئێمە بەڕاستی ژمارەیەکی دیاریکرا و ئامارێکی وردمان نییە سەبارەت بۆی ژمارە و کەسانە چەندە سەردانی ناودەکانی شیانەوە دەکەن و ژمارەکانیش ئەوە دەزانین کە ڕۆژ بە ڕۆژ لە بەرز بوونەوەدان و زۆریش بەرزن لە بنەڕەتەوە. هۆکاری نەبوونی ئاماری وردیش ئەوەیە کە خانەوادەکان ئامادە نین ئەو کەسانەی ئاڵودەن بە شێکیان بیان نێرن بۆ ناودەکانی شیانەوە بەهۆی ئەوەی کە دەڵێن با بڵێن بە عیبە لە سەریان دەکەوێت و زۆربیان هەوڵی شاردنەوەی ئەم زۆرە بابەتە لە نێو کۆمەلگا دەدەن کە من ئەوانەی خۆیان دێن دەیانەوێت بستنە پرۆسەی شیاندنەوەەوە و هەوڵ دەدەن خۆشیان لە باڵی کێشی یاسایی دوورکەون. چۆن هاتوون ئەگەر خۆیان کەم دێن؟
ژمارەی ئاڵوودەبووان ئەو کەسانە کەم نییە بەڵام ئەوانەی کە هاتوون ئەوانەی لەلایەنە فەرمیەکانەوە دێن کەمن و ژمارەی ئەو نەخۆشخانانەش کە خەڵک پرۆسیشیانەوەی تێدا دەکەن کەمترە وەکو با بڵێن زۆرێک لە پاراستن بۆ ناوناوبانگی خانەوادەکانیش زۆر دەرناوەکان ئاشکرا ناکرێن و بە شتێکی نهێنی دەمێنێتەوە بەڵام ئەوەی دەیزانین ئەوەیە کە بەهۆی ئەو قەیرانانەی هەیە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی بەکارهێنان زیاد دەبێت و جگە لەوەش دەکرێت لەلایەن ناوەندە فەرمیەکانەوە وەزارەتی تەندروستی بە دیاریکراوی ئەوان ئامارێکی ڕوون بخەنەڕوو. بەڕێز حەیدەر باست لە عیبە کرد. ئایا عیبە ئەوەیە کە بێنە سنتەرەکان و داوای شیاندنەوە بکەن یا عیبە ئەوەیە کە ئەو کارە ساتانەی ڕوو ئەدەن بەهۆی ئەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن ینی بێگومانەوە چیرۆکی زۆرتاندایە لەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن چ کارە ساتێکیان دروست کردووە لە کۆمەڵگا؟ بەڵێ بەڕاستی شەرم و عیبەی گەورە ئەوەیە کە تۆ بەکارهێنەر بیت تاکە کەسێک بەڵام بەداخەوە ئەمە لەسەر خانەوادەکەشی هەژمار دەکرێت بۆیە زۆرێک لە خانەوادەکان هەوڵ دەدەن ئەم بابەتە پەردەپۆش بکەن لە ترسی ئەوەی تەواوی خانەوادەکە بکەوێتە نێو ئەو شەرمەوە و کۆمەڵگەیتی دەست بەو قسە و بابەتانە بکەن بۆی ئەوان ئەو شەرمە دووساری خۆیان ناکەن و نایانەوێت بەو شێوازە بن بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە شەرمی گەورە ئەوەیە کە مرۆڤ خۆی و خانەوادەی خۆی دووساری ئەم بابەتانە بکاتەوە و باشتر وایە سەردانی ناوەندەکانی چارەسەر بکەن بۆیە دەبینی کە زۆرێک لە خانەوادەکان ئەو خەڵک لەگەڵ بەکارهێنەران توندوتیژن بەندیان دەکەن لە ژوورێکدا و زۆرێکیان ڕوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەن بۆی کە چۆن چارەسەر بدۆزنەوە بۆیە بابەتەکە ئەوەندەی دیکە ئالۆز دەبێت لەبەر ئەوەی توانیان نییە چارەسەریان دانیە وەش دەبێتە هۆکاری ئەوەی قەیرانەکان قوڵتر ببنەوە لە نێو خێزاندا و لە نێو کۆمەڵداندا زۆر جار بەوە کۆتایی دێت کە با بڵێن قوربانی خۆی بکوژێت کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت جگەلەوەی کێشە لە نێو خودی خانەوادەشدا زۆر زیاتر دەبێت و گەیشتۆتە کوشتنیش. بەڕێزەل دەهوی بۆ پێی کە جەنابەت پاسپۆری شیاندنەوە و چارەسەری مادەوەژبەرەکانی دواتر لێت دەپرسم کە چۆن ئەم کەسانە وا لێ بکەین بێنە سنتەرەکان و چارەسەر وەربگرن چونکە وەک خۆت باست کرد ئەوان لایەن عیبەیە بێن لەگەڵم بمێنەرەوە بەڕێز هۆشنگ کە توێژەری دەرونیە لە هەولێرەوە لەگەڵما کاک هۆشنگ دەکرێت پێم بڵێ چی هۆکارە بۆ ئەوەی وەک کاک شێخ ئیبراهیم باسی کرد دەڵێ پێش 2003 هیچ کەس بەکارهێنەر و بازرگانی مادی هۆشبەر نەبوو لە هەرێمی کوردستان بەڵام ئێستا ڕێژەکە 100 تا 300 زیادی کردووە چی هۆکارە بۆ ئەمە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24 بەڕاستی هۆکارەکان ئەگەر بینە سەر هۆکارەکان زۆرە یعنی هەروەکو جەنابتان باسان کرد بەداخەوە ئێستا ڕێژەکە ڕوو لە زیادبوونە من خۆم نزیکەی 15 ساڵ دەبی لە چاکسازی کار دەکەم بەبیرمە لە 2009 ئەوانە هیچ مادەیەکمان نەبوو هیچ کەیسێکمان نەبوو بە مادەی هۆشبەر دەستگیر بکرێ بەڵام بەداخەوە ئێستا تەماشا دەکەین لە ناو چاکسازیەکاندا ژمارەی زۆر لەو کەسانە ینی دەستگیر کراون و بە مادەی هۆشبەر و بەکارهێنەر دێنە ناو چاکسازیەکان هۆکارەکان بێگومان زۆرە یەکێک لە هۆکارەکان کەوە تەماشا ئەو کاکەیە باسی کرد مەسەلەن بوونی کەسانی بیانی زۆرە لێروکانە مەسەلەن کە دێنە ناو هەرێمی کوردستان ئەو مادانە دەتوانن داخل بکەن و هەروەها هۆکارێکی ترە شێوازی بازرگانی کردنە ئێستا تەماشا بکەین لە هەموو دنیا کەسانێکی زۆر بازرگانی بەو مادانەوە دەکەن بێگومان سوودی زۆریش بەدەست دەهێنن زۆر بێن بە ئاسانی بەدەستی بەکارهێنەران دەگات بە حکومیەوەی ئێمە ڕاستەخۆ مەسەلەن بەرکەوتەمان هەیە لەگەڵ ئەو کەیسانە یعنی تەماشا بکەین هەرچەندە مەسەلەن هێزەکانی ئاسایش و پۆلیس بەوریایانەوە مامەڵە دەکەن و توانیوانە بەچێکی زۆریان کۆنتترۆل بکەن بەڵام بەشێک لەو کەیسانە ینی هەر بە ئاسانی پێمادرێن ئەتوانی بە ئاسانی بەدەستمان بکەوێتن بۆ نمونە ئەگەر بتەوێتن مادەیەکە دەست بکەوێت تەلەفۆنێک بۆ هاوڕێکەمان دەکەین بۆمان دەهێنن ئەوە یەک لە هۆکارەکانە کەەوە وای لێ کردووە مەسەلەن ئاسان دەست بکەوێتن خاڵێکی تر مەسەلەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چکە ئێستا شێوازی پەیوەندیکردن وەکو جاران نەماوە ینی زۆر ئاسان بووە
ئەتوانن بە هەر شێوازێک بێ دەستیان بکەوێتن ئەوە یەک لە هۆکارەکانە کەوای کردووە مادەی هۆشبەر ڕوو لە زیاد بوومێن بێگومان هۆکاری تریشەیە مەسەلەن هۆکاری دەرونیە هۆکاری کۆمەڵایەتیە ئەوانە هەمووی وای دەکاتن کە ڕێژەی بەکارهێنەران ڕوو لە زیاد بوون کاکۆشنگ تەمەنی ئەوانە چندەکە تووشی مادەی هۆشبەر دەبن و بەکاری دەهێنن ڕێژەی ینی ئاستی تەمەنیان زۆر دابەزیوە بەداخەوە ینی ڕێژەکان جیاوازن دەتوانم ئێستا بڵێم مەسەلەن لە زۆربەی تەمەنەکان هەیە بەڵام بەداخەوە چینی هەرزەکاران ینی زۆر بەکاری دێن دەتوانین بڵێن لە 15 و 16 و 17 ئەوانەوە دەستیان پێ کردووە و خاڵێکی تریش کە جێی ئاماژەیە مەسەلەن جاران تەمەشامان دەکرد مەسەلەن کەیسمان هەبوو بەڵام کەیسی ئافرەتمان نەبوو بەڵام بەداخەوە ئێستا تەمەشا دەکەین ڕێژێکی زۆر لە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر ینی ئافرەتانیشن ینی وایان کردووە کە ئافرەتانە لە ناو چینێکی کۆمەڵگادان خوێندەوارن تەمەنیان چەندە دەمەوێت ئەو شتانە بزانین خۆی عادەتەن ینی یەک لە خاڵەکان کە مەسەلەن کەسێک توش دەبێت نەبوونی هۆشیاریە ینی ئاستی ڕۆشنبیرەکەی لەوانەیە زۆر بەرز نەبێتن بەڵام مانای ئەوەش نیە ئەوانەیە کە هەمووی بەکارهێنەر بەکاردەهێنن یان مادەی هۆشبەر بەکاردەهێنن کەسانی ناڕۆشنبیر بین نەخێر لە ئاستی بەرزیش ئێمە بینیومانە ینی کەسانمان هەبووە دایک و باوکی خێزانەکەی لە ئاستێکی بەرز بووە شەهادەی زۆر بەرزیان هەبووە منداڵەکان بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە یعنی دەتوانین بڵین لە زۆربەی چینەکان هەیە بەڵام زیاتر چینی ئەوانە کە لە خوارەوەنە ینی لە ڕووی ڕۆشنبیریەوە دەست خۆش کاکۆشنگ لەگەڵم بمێنەرەوە کاک شێخ ئیبراهیم باست لە بابەتێکی ئەستیار کرد دەڵی لە نێو زیندانەکان خەڵک هەیە بەڵام نازانرێت کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئەمە چۆن لەوێ تووشی مادەی هۆشبەر دەبن من پێم خۆشە بابەتێک باسکەم نەختێدا تاوشتی ئەو کاگۆشن زۆر جواشی کردەوە یەکەم لە عێراقدا هەیە بڵاو بووەوە لە 125 گەنجانمان بە کوڕ و بە کچەوە بەکارهێنەری مادەی هۆشبەرن 125 گەنجانی عێراق بەپێ ئەو داتایی کە لە عێراق بڵاو بووەتەوە و لەگەڵ ئەوەشدا ئەو تەمەنە دیاری کراوە لە تەمەنی 15 ساڵی و تا تەمەنی 30 ساڵی لە عێراقا مادەی هۆشبەر بەکاردێنێ بەڵام ئەوشمان لەبیر نەچێت دۆسیێک هەیە 11 ساڵە بەکارهێنەری مادە هۆشبەر لەیەکێ لە زیندانەکانە من ئەوە ئەڵێم خەڵکانێک هەیە ڕەنگە ئێستا بەکارهێنەری مادەی هۆشبەر بن لە ماڵەکانە بەڵام کە سوکاری پێی نەزانێ هەر دوێنێکە لە وڵاتی وەکو مستر بانخوازێکی بەناوبانگ هەیە شێخ محەممەد حەسانی ناوە کوڕەکەی بە مادەی هۆشبەرەوە گیرادە و ئالوودەیە یعنی مادەی هۆشبەر کەس ناپارێزێ کەس ئەو ناپارێزێ بڵێ وەڵام من فلان کەسم یا فلان شەهادەم هەیە یا فلان بنەماڵم ڕەنگە کەسم ئەو بابەتە بەکارنێرێ چونکە بابەتەکە ئەوەندە لە تەشەنە و لە زیاد بوونایە ڕێژەکان ئەوەندە بەتەن لە هەرێمی کوردستانە لە خلال 2023 لە پێش 2023 لە 19 تا 23 لە داتەکانە بەڕێستان دەرتان کرد 6 کیلۆ گیراوە بەڵام لە 2023 تا ئێستا نزیکەی 2 تەن زیاتر گیراوە یعنی بە ڕۆژانە جهەتە ئەمنیەکان برایانی ئاسایش ئێمە بەڕاستی دەبێ هەمومان دەستخۆشیان لێ بکەین ئەوان یعنی ئەرکە قورسەکە لەسەر شەر ئەوانە بەڵام بەداخەوە ئێمە وشیاری داتایەک لە عێراق بڕاو بووەوە دەڵێ وشیاری مادەی هۆشبەر لە عێراق لە 135 هاونیشتیمانیانی پێکاوە یعنی هێشتا شەهرەوەی کە بەڕێز کاک شێخ ئیبراهیم دەمێ بپرسم ینی ئەمانە دەستیان دەگا بە مادەی هۆشبەر بەڵام پێیان عیبە باسی بکەن ینی ئەم هۆشیاریە پێویستە چی بکرێت بۆ ئەوی بڵاو بکرێتەوە ئەو لزنەی کە لە 24 یەکەوە لە هەرێمی کوردستان کە بە ناوی لژنەی نیشتیمانی هوشیارکردنەوەی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان بە سوپاسەوە کە نوێنەری زۆربەی وزارەتەکانی حکوومەتی هەرێمی تایە یەکێ لەو کارانەمان ئەوە بووکە کۆنتاک لەگەڵ هاونیشتیمانیان لە مزگەوتەکان لە زانکۆکان لە قوتابخانەکان چالاکی ئەنجام بدەین دانیشتن لەگەڵ بەرپرسە یەکەمەکانی ئیدارە سەربەخۆکانی سۆران ڕاپەڕین بەرنمەیەکی تێر و تەسەل داڕێژرا بوو ئەو وشیاریە بەڕاستی بەدە گیرفانی بەتاڵەوە ناکرێت ئەوە مەصرفی دەوێت بۆ ئەوەی کەوا بتوانانی یەکەم کۆمەڵێک سیمینار و مؤتەمەرات و نەدەواتی زۆر تێر و تەسەلی بۆ بکرێت دووەمیان دەبێت کۆمەڵی ڤیدۆ لە کەناڵەکەی جەنابەت کۆمەڵی ئەفلام کۆمەڵی دوکۆمنتاری لەسەر ئەو بابەتانە لەو کەسانی کە ئالوودە بوون و ئێستا پەشیمانن بخرێتە بەرچاوی گەنج و لاوەکانمان بەڕاستی ئەو هەنگاوانی کەوا ئێستا حکوومەت دەینا زۆر تاخیرە بەڕاستی پێویستە هەنگاوەکان چرتر بکرێت جەنابی سەرۆک بەرزانی لە چەند کۆبوونەوەیەکی بانگەشەی هەڵبژاردن کە تاکە حیزب لە هەرێمی کوردستان وابزان پارتی دیموکراتی کوردستان بوو توانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە بەرنامەی خۆی باسکە 3 جار لە دانیشتنەکانە فەرمویان
ئەوەی کە مادەی هۆشبەر بە گەنجی کوردی دەکا ڕەنگە ئەنفال و کیمیاباران بە گەنجی کوردی نەکردبێ بەڕاستی ئەو قسەیە دەبێ هەموو وزارات ڕێکخراوە ناحکوومیەکان ئۆرگانە حزبیەکان هەموو لایەنەکان کۆبینەوە لەسەر ئەوەی کە بتوانین چۆن لاوی کورد ئالوودەی مادەی هۆشبەر نەبێ ئەوەی ئالوودە بۆ چۆن چارەسەر بکرێت بۆیە بابەتەکە هەستیارە بابەتەکە هەنگاوی گەورەی دەوێ بەڕاستی ئەو لزنەی ئێمە کیفایەت نییە کە ئێمە بەڕاستی هەنگاوی جاکمان ناوێمە بۆ نمونە لە ڕەمەزانی ڕابردوو لە شەوی لەیلەتول قەدرە وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە من نوێنەری ئەو وزارەتەم لەو لزنەیە بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوە ناحکوومیەکان وزارەتی تەندروستی وزارەتی خوێندنی باڵە و سەرۆکی لزنەمان هەمومان توانیمان لە نزیکەی 30,000 هاونیشتیمانی کوردستان لە شەوی قەدرە لە مزگەوتە گەورەکانی شارەکان بابەتی تایبەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانمان بۆیان باس کرد. دەستخۆش زۆر باشە دەچمە لای میوانەکەمان لە بەغدا بەڕێ سەلدەهوی پرسیاری ئەوم لێ کردی کە چۆن دەکرێت ئەم هۆشیاریە بگەێنن بە خەڵک کە ئەگەر توش بوو بە مادەی هۆشبەر بە هەر هۆکارێک بێت بە هەر پاساوێک بێت و داوای چارەسەر بکە یاخود هیچ کاتێ درەنگ نییە بۆ ئەوەی کە چارەسەر وەربگرێ ینی میوانەکانی دیکەم دەڵێن 125 گەنجانی عێراق بەکارهێنەری مادەی هۆشبەرن ئەم ئامارە مەترسیدار نییە؟ نعم بالتحديد انه المتعاطين بە دیاریکراوی بەکارهێنەران چۆن چارەسەر دەکرێن یاخود ئەوەی کە چۆنە زیاتر پەیوەندی بە بارودۆخی داراییەوە هەیە لەبەرەوەی زۆر جار توشبوون بە مادە هۆشبەرەکان پەیوەندی بە هەژاری و بوونی هاوڕێی خراپ و هەندێک بابەتی نزیک لەمانە دەگەڕێتەوە بەشێکشی پەیوەندی بە بوونی پاڵنەری ئەزمونکردنەوە هەیە و هەندێک کاتیش تەنیا بە مەبەستی خراپە بەکاردێنرێت و دوزار دەبێتە ئاڵوودە و بەردەوام دەبێت لە سەریتا دەبێت بە ئاڵوودە ڕەنگە بەڕاستی لایەنگەلێکیش هەبن کە بیانەوێت گەنجان مادە هۆشبەرەکان بەکاربێنن و بەو بابەتانەوە گریان بدەن بۆ ئەوەی گەنجان بێبایەخ بکەن و بەهایان لەناو کۆمەلگا نەهێڵن عراق لە نێوخۆ لە دەرەوەدا و لەسەر ئاست کۆمەلگەی نێودەوڵەتی کاتێک دەوڵەتێک 20 تۆڕی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان هەڵدەوەشێنەوە ئەمە نیشانەی ئەوەیە ئەو بازرگانانە دەیانەوێت چی لە عێراق بکەن ئامانجی سەرەکیان گەنجن و دەیانەوێت ئەوان بە ئامانج بگرن کێشەکانی عێراق وەکو بەرتەوازەبوونی خێزان توندوتیژی خێزانی بێکاری توشبوون بە هەندێک شڵەژانی دەرونی هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی گەنجانی عێراق بۆ شێوازە پەنا بۆ مادە هۆشبەرەکان ببن ئەگەر بێت و لایەنێکی چاودێر نەبێت ئەگەر بێت و دام و دەستگا پەیوەندیدارەکان دەسوەردان نەکەن بێگومان ژمارەیان بەرز دەبێتەوە ئەوانەی لەو حاڵەتانە دەستگیر کراون ئێستا زیاتر لە 6,000 کەسن لە ساڵی 2020 و ساڵی 2024 لە بازرگان لەو بوارەدا کەواتە ئەمە نیشانەی ئەوەیە یاخود ئەو پرسیارەمان دەرێت پێشەوە دەبێت چ مادەیەکی هۆشبەر بێتە نێو عێراقەوە تاکو ئەو ژمارە زۆرە دەستگیر بکرێن دەبێت کام چینانەی کۆمەلگا مادە هۆشبەرەکان بەکار بهێنن و دەبێت کارێکی دیکەیان لە پشت بێتوە کاری گوماناوی دیکە لە ڕێگەی مادە هۆشبەرەکانەوە بکەن یانە شەوانەکان و لە چەندین شوێنی دیکە و لە بەڵێ دەستخۆش بەڕێز حەیدەر ئەلدەهوی پسپۆری شاندنەوە و چارەسەری مادە هۆشبەرەکان دەستخۆش کاک هۆشنگ دەمەوێت لە جەنابەت بپرسم بۆ پێی کە بەرکەوتە هەیە لەگەڵ بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان هەندێک لە کاریگەریە مەترسیدارەکانی ئەو مادەیەمان پێ بڵێ لەسەر کەسەکان بەڵێ خۆی مادەی هۆشبەر ئێمە وەکو تیۆریسپی ینی تەمەشای دەکەین یان دەتوانین بڵێن کۆمەڵ کوژێکی بێدەنگە بەکارهێنەرانی ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن بێگومان کاریگەری زۆر خراپ دەکاتە سەریان یەک لەوانە مەسەرەن لە ڕووی جەستەییەوە ئەگەر تەمەشایان بکەین کار دەکاتە سەر جەستەیان وەکو مەسەرەن لاواز دەبن دەموددانیان تێک دەچی بەتایبەتی بەشێک لەو مادانەکە بەکاردێنن حەزی خواردنی شتی شیرینیان لە بۆ زیاد دەبی تەمەشا دەکەی دەموددانیان مەسەرەن دەتوانین بەو ناوە بڵێن وێران بووە یان زۆر زەعیف بوونە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی دەرونیەوە بێگومان خەوت تێک دەدا خواردن تێک دەدا زوو تووڕە دەبی مەسەلەن هەستی ناخۆشت پێ دەبەخشی متمانە بەخۆبوون لە دەست دەدەی یعنی لەوانەیە فکری خۆکوشتنت لە بۆ بێتن
بێگومان لە ڕووی یاساییشەوە ڕوبەڕوو کێشە دەبێتەوە کە ئێستا کەسێک ئەگەر بەکارهێنەری مادەی هۆشبەر بێتن و یان بازرگانی پێوە بکاتن لە ڕووی یاساییەوە توش کێشە دەبێت بە هەمان شێوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر تەماشا بکەین لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆی یاسایەکە پێمان دەڵێت کەسێک ئەگەر بەکارهێنەر بێ نزیکەی 20 کەس بۆ 30 کەس بەخۆیەوە مەشغوڵ دەکات بە توێژەر و بە پۆلیس و بە کەسوکار و دەوروبەرەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لێکترازان و مەسەلەن جیاببوونەوەی خێزانەکان ئەگەر تەماشا دەکەین بەشێکی زۆریان مەسەلەن نەوجەوان قسەیان لەگەڵ دەکەین یەک لە سەبەب بەکار لە هۆکارەکان دەڵێ باوکم بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە یان دایکم بەکارهێنەری مادەی هۆشبەر بووە کێشەی کۆمەڵایەتیمان زۆر بووە بێگومان کێشەکان زۆر ئەگەر باسی بکەین زۆر سپاس دەکەم بەڕێز هۆشنگ عەبدوڵڵا شێخە توێژەری دەرونی لە هەولێر لەگەڵم بووی زۆر سپاس کاک شێخ ئیبراهیم جەنابەت ئەندامی لیژنەی هۆشیاری نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەری لە کوردستان دەمەوێت پێم بڵێ کە بە پێزبوونی خۆتان ئێستا چی پێویستە بکرێت کە نەکراوە بۆ ئەوەی ئەم مادەیە لە هەرێمی کوردستان دوور بخەینەوە یەکەم ئەرکی سەرشانی هەمووانە لە هەموو وزارەتەکان ئەوەی منش بزانم هەر وزارەتێک استراتیژی تایبەتی بۆ ئەو بابەتە هەیە چۆن بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بکات لە وزارەتەکەی خۆی دووەم دامێکی زۆر باشی ئەو لزنەیە بکرێت لەبەر ئەو لزنەیە هەنگاوی زۆر باشی ناوە بەڵام لەبەر کۆمەڵی ڕێکاری ئیداری و دارایی نەیتوانی وەکارەکانی تا بەبرە و پێشەوە بەرێ پێویستمان بەو هەنگاوێ سێەم من ئەوەندە دەڵێم هەر تاکێک لە ماڵەوە پێویستە مناڵەکانی خۆی وشیارکە هەر تاکێک لە ماڵەوە پێویستە برادەرەکانی خۆی توێژینەوەیەک لە یەکێ لە زیندانەکانی ئەم هەرێمی کوردستان کراوە لە سەر 1300 کەس یەکەمین هۆکار کە ئەوانی پرسیاریان لێکراوە کە بۆ توش بوون وتوانە برادرە بۆیە بەدایک و باوکان دەڵین ئاگاداری مناڵەکانتان بن پێش ئەوەی کە ئاگاداری مناڵی خۆت ببزانە برادری کێ دەکات پاشان دەست بەتاڵی و بێپارەی و وای لێ کردووە یاخود تەجروبەکردنی ئەو بابەتە وەکو فزۆلی زانیوێتی بۆیە کەناڵەکانی ڕاگەیاندن دەورێکی زۆر کاریگەریان هەیە زانکۆکانمان وا زانکۆ کراوەتەوە پێویستە هەر زانکۆی ئەکستراتیژی خۆی هەبێ ئەو بابەتە باز بکە وزارەتی پەروەردە لە قوتابخانەکانە بەرنامەی خۆی هەبێ هەمووشی لە ڕێ ئەو لزنەی ئێمە دەتوانین زۆر بە جوانی بۆیان ڕێک زۆر سپاس دەکەم بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی ئەندامی لیژنەی هۆشیاری نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە کوردستان زۆر سپاس.